بناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان ئەم شەو قسە لەسەر وردەکاری سکاڵاکەی سەر و کۆماری عێراق و بڕیارەکەی دادگای فێدراڵی دەکەین لەبارەی تەوتینی موچە باز لەوە دەکەین سکاڵاکە چی لە خۆی دەگرێ و ئەو کاری پێشکەشکردنی سکاڵاکە لەلایەن سەر و کۆماری عێراقەوە چی بوو و بڕیارەکەی دادگای فێدراڵیش سەبارەت بە تەوتینی موچە چی لە خۆی دەگرێ ئایا جیاوازیە لەگەڵ بڕیارەکەی ساڵی ڕابردوو کە لە 2024 دەرچوو هیچ جیاوازیەکەیە وایە ئەمڕۆ دانراوە بە هەژماری من وە پرسی تەوتین لەمە دووە لە بینی وەزارەتی دارایی هەرێم و عێراق چی بەسەردێ ئەم پرسانە قسەی لەسەر دەکەین بە میواندەرێک لە بەڕێزان مامۆستا بەکر حەمە سەدیق یاساناس و پێشتریش پارێزەر بووە لە دۆسیەی موچەخۆران لە دادگای فێدراڵی هەروە کاک چۆمان محەممەد شارەزای یاسایی و وەرەخەری ژووری یاسایی بزنەوەی گۆڕە سوپاسی ئەمەدەمتانەکەین بەخێر مامۆستا بەخێر بنەگەل لە بەڕێستانەوە دەست پێ بکەین باس سکاڵاکی سەر و کۆماری عێراق بکەین کە ئەمڕۆ دادگای فێدراڵی بۆرای لەسەرداوە سکاڵاکە چی لە خۆ دەگرێ و بڕیارەکەی دادگاش کە دراوە ناڕۆکەکەی چییە؟ بسم الله الرحمن الرحيم سواسي جنابتانك بخير أوري برزي شو جنابك كمان يعني الراسية أم بريارة أتوان بريارة تحصيل حاصل يعني بريارة كان لسر نتيجة دعوة بيشوية مك إقامة كده بدل محكمة وتوطين بريارة لسدرة لا توطينك لا بركية كاد أكد جنبي لبركية كما باز دو دكاترة في الأقليم أو المصارف المفتوحة في الأقليم المرخصة من قبل البنك المركزي العراقي يعني هل مصرفك مفتوح كراوة واعتمادي بيوكل الآن بنك مركزي عراقي أو مصرفها عيني بيأكل ديالها أتأكل بتشت الناو بروسي توطينكوا يعني لقراركي بيشوا يعني لبرياركي بيشوا أو هاتو ولا بيشوا كبارز بارزر بيتيدا بلا قربان أو تي هاتو كاتي خوشي لك تشنكورك اللي قبل جنابي كشومانج بيكوبين بس ما كان موضوع هم مقتنعين بويكوا أما لبرياركي بيشوا هي يعني أما يصح حكومة اتحادية كده إضافية بس تفصيلات بلا أمي بلام بريت هذه سركمان أم بريالي كتيازد بريت هذا شو تفصيلاتك يا تفصيلاتك يعني أجينا لو يديك شابه همان شيء وشتيتها وملكاتي خويا كوتم لو أنا أجمالي من جبتنا أو موضوع بفي اعتماد كده أو اعتمادي كبنك مركزي عراقي إذا عندك برادر بيان ناخذ بس حقتك يقوى الراسية بلام إيسا بوضوح إذني يا وكب فعليه وموظف عريمي كردستان أعزاد لو يكوا بتوطينك أروان يعني هاد بنقيك مصرف يشتري اختيارك ويكابا إيشك أبروه وطبعا أمر أختي برياركي دادگای فێدراڵ لەبارەی سکاڵای سەر و کۆمار چییە کە داوای کردبوو تەوتین توطينه بلا توطينك جختي لسه توطينك كردو بلان تفاصيل شياوتي سرباري اوش يعني ازاديه وبموظف كايه بتوطينك يعني بو حر حسابك مصرفي تركا لقى البنك المركزي العراقي اعتماد شيبه اگر دقه كمان بو بلا دقه كبا عربيه بلا دقه دوليه الحكومه التنفيذ عمليه التوطين اما بريارك بيشو بو بلا مسجارك كذا بريار منا ببروسي عمليه توطين وفقا لتعليمات التوطين الصادره بكفي او تعليمات ثانيه للتوطين والدردشه عن البنك المركز العراقي كاتب البنك المركزي العراقي ودرجه وفي المصارف المرخصه من قبله للان او مصرفانه كترخيص بيدراوي مولات يعني بيدراوي والله اذا ايش ليش هذا ما شاء الله او المصارف المفتوحه في الاقليم المرخصه من قبل البنك المركزي يعني امان براركي وتوتو يعني اضافه هنا كده والله عرض يمكن ولا كاري شو تو وفقا للإجراءات المتبعة في الحكومة الاتحادية على أن يتم أمل رأي إضافة كاليداية بمرجع تنسيق بين وزارة مالية حكومة اتحادية وزارة مالية حكومة هرم كردستان هبه موظف فيش مخير بلوداع أو مصرفي كخوي ده اختيارك إلا قرارك بيشو شاهي يعني بابل الأمر يارا هيج إضافة شيء هنا وتشكل لو أنا بيت توضيح شرحي قرارك بيشو كذا أما بهرب أمري شو ولا إيدي تواني أكارب كاتي يعني شو برز دمك لبواريا سايج دكي بسبورك يا ساي أنا استاب بي أو داوي كسر وكمار توماري كرتبو لقال أو بريارك يمرو دادگای فێدراڵی هەژماری من لەلایەن عێراق و قبوڵە یان نەچووکە ڕاجیایی دروست بووە ئەمێنێتە سەرەوەی کە هەیە هەژماری من لە زمانی مصرف مرخصانەیە کە لەلایەن بانکی مرکزی اتحادی و دەبێت مۆڵەت هەبێ هەر بە بڕیارەکی پێشوش ئەچوو لە ژێرباری بە بڕیارەکی پێشوش ئەبوو بەمەشان ئێستا تر شەرعیەتی یاوەتی و بەڵایکری دانانە بەس دانانێکی سەریح و واضح و ڕوونە باشە بەس بۆچوون هەیە بۆچوونی تیشێ دەڵێن نەخێر هەر تەکیدکردنەوەی لەسەرەوەی کە تەوتین بکرێ بە پێرەشوونەکانی حکوومەتی عێراقی و هەژماری من قبول نەکرێ و بۆچوونە قسەکە لێرە ئەوە نییە سکرد بە توتین ڕفز کرێ و شتێکی کە بێنێتە شوێنی نەخێر ئەڵ توتین هەیە توتینەکە پێویستە بەردەوام بێ بەس لەگەڵیدا
هەر بانقێکی مرخص لەلایەن بانکی مرکزی عێراقی و بانکەکان هەموویان مرخصن و هەموویان ڕەبتیان بە بانکی مرکزیەوە ئیزن هەموو بانکێک لە هەرێمی کوردستانە یا لە غیری هەرێمی کوردستانە دەتوانن داخلی پرۆسەیە بێ بەس بۆچی بانک هەژماری من داخل بێ چونکە هێزێکی سیاسی گەوری کوی پارتی لە پشتەوەیە لەبەرەوە داخل بێ جینا هەر بانکێکی دیکەش دەتوانێت کار بکات و حکوومەتی ئیتیحادی تعامل لەگەڵ و بانکە دەکات کە خۆی اعتمادیەتێ بەڕای من حکوومەتی اتحادی اتفاقی لەگەڵ پارتی هەیە اتفاقی لەگەڵ جێتی هەیە و اتفاقی لەگەڵ هێزە سیاسیەکانە هەیە لە بینا لەسەر ئەوە و اتفاق دروستە بێ و ئەم قەرارە دەرەچێت ئەم قەرارە بۆ ڕازیکردنی هەموو تەرەفەکانە بۆ ڕازیکردنی هەموو تەرەفەکانە و لە دوای ئەم قەرارە بەڕای من ئەو مۆزوعی تەوتینە ئیتر جۆرێک لە کرانەوە بەخۆیەوە بینێ لەبەرەوەی کە ڕێگە دراوە کە بەفعلی بانکەکان تر و مصارفەکان تریش لە ضمنی ئەوانە ژماری منیش ئەچێتە ناو پرۆسەکەەوە ئەوە تەسەوری منە بۆ لێکدانەوەی منە بۆ ئەو بەرەری کەسە دەرچوو پێشتوریش هەر بە هەمان شێوە بوو پێشتر ئەگەر جنابی کەکسومان ئەو شایەتیەوە بە هەروتم کە لە بریارەکەی پێشوو ئەو مەسەلەی تیاوبەت بەڕوونی نهاتووە ژنا ئەوەی تێدایە کە هەر بانک لە بریارەکەی پێشوو دەڵێ لە بانک حکومیەکان وایە لە لاپەڕە 19 عفوا إذن بي لاپەڕە 19 عليها أو المصارف المفتوحة في الأقليم المرخصة من قبل البنك المركزي العراقي هذا همان شيء وعلى شيء اختيار عفوا وفقا لتعليمات التوطين الصادرة عن بنك المركز العراقي في المصارف المرخصة من قبله وفقا للإجراءات المتبعة. بس كتخوندي كمان تفسير كد أوي كبلين ضلين بودا باش كدنكا لما نفذ ب لبنك أهلي ب وتيان بودا باش كدنكا أوي ده نادي بتوطينك لبنك حكمي ببريارة كي بيشوا ضل لبنك حكمي كان لبرجية كا ضل نيابة كاك حجيب أم طبعا بريارة مخواني تداوين لأورو تأخيري لبرسامة لبردسمانة أم بريارة هلا برجية كما أوشاني محاسم كدوا عملية توطين بردوام أروح بشوازك الراس توطين يعني الراس خو هاتني موتشكا لا بنك لا وزارة مالية داخله بي يكسر بو بنكي كبرتيل حاضني ورقتني بارك او تشي جفاني اولاتيو بس ليره اجماري من لجاتي او بنك او دوله بينا او بنكيه ك او موظفي كاختياري كاتشت الزمنيه وجناب الزاني فتريكي زوره كلا هردو طرف كبتايبتي لطرفي اولى موضوعي هجماري من زور اهتمامي في ادري وفعلا زغط كلا ولا موظف من حساب قبولك اما بدون بس يسرشي بو يا كان بوي كابراري او بيدرس ولا كاك هجماري كي زور الموظفين يلي من كردستان ايمانا هجماري من هي او شر له مساله يكن على كاكا ورقمان لا بيشتي شهر رقيه براسي بس امر رقداني كي صريح ترى دوهمشان ليروا بۆخۆی مستفیدە چکە لە ڕاستیە کە زۆرتری ژماری مۆزەفین لە هەرێمی کوردستانە بتوانێت احتیمال بە ژماری من ئیتر مەجالێک نامێنێتەوە بۆی کابڕێ من ئەمە ڕەفسەکەم بۆیە مۆزۆکە چەسپا و هەر لەو ڕۆژەوە کە پارتی فەرزی کە بەسەر مۆزۆکەیە بکرێ 33 میلیارێک قازانج دەکەنەوە خۆی مۆزۆکە ئەوانی کەنەوە من مختصی بواری بانکریم بەڵام چەخۆری گوتیان من مختصی بواری بانکریم بەڵام لەوانە پرسیارم کردو بە فعلی ئەم مەسەلەی هێڵانەوەی پارەیە بحسابكي بس عيني حسابكي بدقيقه وساعدني لبروا اما اعتمادي شي بنك جوري بيدرو سبب مستفيد من البالا اگر مستفيد نبن امكان ناكن باساس بله سپاسك ما مسكاك شو من جنابش بخير بي لما سرنجي برج بزان مصر داوا كي سر كومار ياخذ بلين چەند داوا بو چەندێکیان ڕەت کرا و ئەوانەی کە ڕەت کراونەوە بڵێن چی لە خۆ دەگرن ئەگەر سەرەتا بە ناوی خوا سوپاس بۆ جەنابتان و بۆ مامۆستا و برای عەزیزمان مامۆستا بەکرد بۆ پەیامی عەزیز لە ڕاستیە ئەم داوایی کە لە مانگی یەکە بەڕێز سەرۆکی کۆمار سەر ڕایکارەکەی ئەم داوای تۆمار کردووە لەم ئەواخیرەی تەمەنی یاسایی خۆیە کە 4 ساڵ زیاترە کە ممارەسەی کارەکەی خۆیەکە ئەمە قسە و باسێکی جدی هەڵەگرێ لەسەر تەوقیتەکەی ئەوە بەڵام ئەوە دیوە سیاسەکەی واز لێبێنین بەڵام سیاسی تێدایام سکاڵە بێگومان هەموو دەبێت پێش 25 یانزەی ئەم ساڵ هەڵبژارنی پەرلەمانی عێراق بکرێ و دەوری سەر کۆمار تاوا ئەوە لەوانێ بچین لە بابەتی تەفاسیلی دافعی باعثی دافع بۆ ئەم داوایە و چیە و چۆنیە لەوانەیە کا زۆر بەرێ بەڵام ناوەڕۆشی داواکە 4 داواکاری لە خۆ گرتبوو یەکەمیان داوای فەرمانێکی سالاری کردبوو بۆی کە ڕاستەوخۆ بە بۆ لەسەر ئیلزامکردنی وەزارەتی مالیە عێراقی بۆی کە هەموو جوڵەکانی لەوە تا زۆر بەڕوونی ئیزار ئەملوی عاجب بالئیلزام وەزارە مالیە اتحادیە بصرف ڕەواتیبی مۆزەفی ئیقلیم کوردستان داوای ئەوە کات بۆ مانگی 12 و مانگی یەک ڕاستەخۆ بە فەرمانێکی سالاری لە بەرگەی یەکەمە بڕیار برێ بە بەرگەی دووەمی بەرگەی یەکەم داواکە بوو کە ئەم فەرمانی سالاری وەڵامێکی کاتی دەچێت لە دادگای فیدراڵی بۆ موچەی مانگی 12 بێ و موچەی مانگی یەکیش بەڵێ ئەوە واضحە على جميع أشهر سابقة وكذلك أشهر لاحقة بو ما كان داهاتوش بەڵام شەکە لەسەر چی بوو ئەو بڕگانەی تریش بۆی کە بۆ
سەرفکردنی بەردەوامی موچە بە شێوەیەکی مستەمر دوور لە بابەتی سیاسی و ململانی نێوان هەرێم بەغات سێم عملی تەوتین تەرفیزکردنەکەی چوارەم بەوەی کە ئیلزامکردنی مەجلیسی نواب بە تعدیلکردنی قانونی موازنە گوایە عەرقەلەیەکە لەبەرەوە داواکە یەکلا نەبوو بۆ قانونی بڵێن هەموارەکە لە پەرلەمانی عێراق تێپەڕی ئەوە بڕگەی چوارەمی هەر کۆتایی هەمواری یاسای بودجە لەوێ تێپەڕی بەڵام ئەو چوار بڕگەیە کە داواکاری سەر و کۆمار بوو هەر چوار بڕگەکە محکەمەی ئیتیحادی سیانیان وتی ئەوە اختصاصی من نییە و بڕیارێکی یا ئەم بڕیارە ئەگەر بچیتەوە بۆ قەرارە کۆنەکەی مانگی 11 ساڵی پار تقریبا مانگی 2 تقریبا لە 21 دوا بۆ هەڵنەبوو یعنی دواچینەوە چەند ڕۆژێک ترە چینەوە ساڵیادی دەرچوونی قەرارەکەیەکەینەوە تا ڕادەیەک تاکیدکردنەوە و جەختکردنەوەی لەسەر بڕیارە کۆنەکە بەڵام بە کۆمەڵێ چەند گۆڕانکاریی تایە ئەوەی کە برای بەڕێزم مامۆستای خۆشەویستمان فەرمی کە لە بڕیارەکە باس کراوە ڕاستە لە بڕیارەکە باسی ئەوانەی ئەو بانقانە کراوە کە مرخەسن من قبل بانک المەرکەزی بەڵام بەڕێی من لە ڕابردووشە ئەو تا ڕادەیەک ئەوەی کە گرفتەکەی دروست کرد و زۆر بەڕوونیە و تەوتیکردنەکە لەدا المصارف الحكومية الاتحادية العاملة خارج الإقليم لسروا بروني باسي كيلو بلام لو برقي كوتايا يقول لبنك حكم كان يدروي المصارف الحكومية الاتحادية عاملة خارج الإقليم بلام لو أو برقينا وراسي أنا بيشوي باسي رخصة كبكا على باسي داب ورقتنا كذا على من خلال المنافذ المنتشرة يعني أو شوناني كبو ورقتني بارو يعني قصة ذات لسر شوازي ورقتني باربو بلام حتى أولش هاد أو معناه إياه بنا راسه خو بلام أما أو تقريبا أو دروازينيش ريك وقت شون للرابردوها حكومة هريمي كردستان داوي رون كرنوي كر ل محكمة اتحادي سروشي محكمة اتحادي سروك خوي نك محكمة رون كرنوية كوتي ما بس ما مصاريف حكومي أو بانقانية كرخصة يعني هي لا بانكي فدرالية كي بانكي ناوندي عراقي وحتى بولند بندي باقا كان يشاو بيت كرابو لا رون كرنوكيا زياد لبنجاب بانقبو كهندي كان لا هريمي كردستان فرع يعني زياد ل سيبينز بوتشل بانك كان لا باش يزورن لهولير ودوكا بتايبت لهولير رايا اما تا راديك لم قراريه يعني بزور بروني عليه توتين كدنك لو مصاريفانن كرخصه يعمل قلت ولا بانكي مركزي واتا او تقريبا اما جيكدنوي بانك كان يو اجماري منه يعني حتى لمصطلح قانوني سياسي كاشتيك نيه بناوي اجماري منه يعني اجماري من سيستمك وكو تسميه بلام عبرد لريكار وشوازي جيجيكرني موچه خوران و شوازي دابشکردنەکەیەتی ئەمە تا ڕادەیەک ئەمەی وتبێت واتە ئەو بانقانەی کە خۆیان تۆمار کردووە لەناو ئەژماری منە بەو ڕوخسەتە بەو شێوازە ئەچنە ناو چوارچێوەی عەمەلەی تەوتینەوە ئەچنە ناو چوارچێوەی عەمەلەی تەوتینەوە کە ئەمە بەڕوونی باسکرا لە ڕابردووە ئەگەر غموزەتێک هەبوو بێ ئەگەر بەناڕاستەوخۆ باسی مەنافیزی ئەوەی کە ئەو مەنافیزی منتەشیرانی کە لە هەرێمە هەیە کە ئەو شێوازی ڕاکێشانی پارە و ئەوان ئەگەر گریمان هەندێک خەڵک وا تەحلیلیشی کردبێ ئەمە ئەوەی نەهێشت خاڵی دووەم کە تا ڕادێک زۆر بەڕوونی باسی کرد مەوزوعی ئەوەی کە هاوبەشتێتیی دروست کرد لە بینی حکوومەتی لە بینی وەزارەتی دارایی عێراق و وەزارەتی دارایی هەرێماڵی ئەم ئیشە ئەم تەوتینە جێبەجێکردنەکەی بە تەنسیق و هەمانگی هەردوو لابێ کە ئەمە لە خیاڵ باسی دوو نقطەی ئەساسیەکەم بۆ جیاکردنەوەی ئەو ئەژماری من و عەمەلی تەوتینە سێ کە تا ڕادەیەک کە تازەیەک هەچەند لە هینەکەی تیشا باس کرا بەڵام زۆر بەڕوونی ئەڵێ فەرمانبەران سەرپشکن لەوەی کە باقەیەک هەڵەبژێرن چ باقەیە لە زمانی ئەو بانقانە بەڵام دووشت عەزیزەکەی من کاک حەکیم دووشت ئەم مەوزوعە جیاکاتەوە لە ئێستا ئەو تێڕوانینەی کە هەیە لە هەرێمی کوردستان بۆ ئەژماری من لەگەڵ تەوتینە دووشت یەکەمیان ئەگەر گریمان ڕاستەوخۆ ئەو پارەی لە بەغدادەوە دێت ڕاستەوخۆ بچێتە سەر حسابی فەرمانبەر حسابی فەرمانبەر بەبێ لە فودەوەرانی وەزارەتی مالیە و دوایی دابشکردنی بەسەر بانق و ئەم لاولایە ئەمە پێڵن تەوتین ڕاستەوخۆ لێەوە بێ دوو ئەگەر گریمان ئەو تەوتینەی کە لە عێراقی و جێگیرکردنە بانقی فەرمی و بانقی بازرگانیشی تایە بۆ نمونە بانقی ڕەشەی دۆ ڕافیدەین ئەو بانقانەی کە بانقی حکومین باشە ئەگەر گریمان ئەمەی کە بم جۆرە بڕوا لە هەرێمی کوردستانە بەم جۆرە بڕوا هەموو ئەو بانقانەی کە ئێستا خۆیان تۆمار کردووە بۆ جێگیرکردنەکە بەس بانقە ئەهلیەکان بێ ئەو تەوتینە نییە کە لە عێراقەیە بەس تازەوە ڕۆشتۆ و تێپەڕی وەڵە جێگیرکردنەکە لە هەموو بانقەکانە کە ڕوخسەتیان هەیە لەوە بەڵام تەوتینەکەی بەغداد ئەوە مامۆستای گەورەمان لێرە ئەزانێ کە
تاوتینەکە لەوێ هەر بانقی ئەهلی نییە بانقە حکومیەکان جێگیرکردنی ناو و دیکۆمنت و بەڵگەیان و ئەوە ئەم ئەمەلیە چونکە دەڵێن هەژمارە سەرەکیەکە لە عێراق لە بانکی حکومیە دوای بەڵام بۆ دابەشکردنەکە بانکی ئەهلی بەکاردێ ڕاستەوخۆ ینی ناچێتە وەزارەتی دارایی عێراق ڕاستەوخۆ دەچێتە سەر ئەژماری حسابی بانقەکە ئەمە ئەم دوو تایبەتمەندیە ئەم دوو هەم ڕاستەوخۆ شێوازی پارەدانەکە کەم خۆش شێوازی پارەدانەکە و بانقانی کە بەژارن بە پێی ئەوە بێ جیاوازەکەی هەژماری منەوەیە کە دەبێتە وەزارەتی دارایی هەرێم اینجا بچێتە سەر هەژماری مچەخۆران بە پێی ئەوە بێ دەبێت کامە بێ ڕاستەوخۆ تەمویلەکە لە بەغداوە بێ چکە ڕاستەوخۆ تەمویلەکە بێت مادەم حکوومەتی هەرێمی خەڵکەش کە هەژماری کرد هیچ گرفتی مادەم وەزارەتی مالی حکوومەتی هەرێمی هێناوە و بە تەنسیق و تەشاورە و مادەم ئەوە بێت و ئەو شەڕ و فەوزایی لەسەر پشکی هەرێمی کوردستانە ئەبێ پشکی هەرێمی کوردستان دێتە سەر هەژماری ڕسمی وەزارەتی دارایی و حکوومەتی هەرێمی کوردستان دواییش ئەویش لە ڕێی ئەو ئامرازانی کە دیاری کردووە جا ئەژماری منە ئاخۆ بانقی تر یەتە هەرێمی کوردستان و ڕێگەیەن بانکە فەرمیەکانی تر داغڵی ئەوە بن بە تایبەتی ڕەشی خۆ بەشدارێ هەژماری من بەڵێ وایە لە چوارچێ ئەژماری منە بەڵام ئەمە هیچ مانعێنی ئەگەر ئەو دوو بانقەی تریش گریمان ڕەشید و ڕافیدەی لە هەرێمی کوردستان ئەوە بکرێ حتا ئەگەر ئەمان ئەم بەڕێزانەی حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر ئەم ئیشیان وە ئالۆز نەکردایە کاک حەکیم وەڵڵا هەر بە عەمدەن ئالۆزیان کرد مۆزووی ئەژماری منە حساسیەتێکی گەورە ڕاستە هێزی سیاسی هەیە بۆ مەرامی سیاسی و بۆ مزایدە و خۆڵکردنە چاوی خەڵک بەکارهێنێ بەڵام ئەم مۆزوو ئەگەر بە ئەسڵەکە بڕۆشتایە کۆمەڵە بانقی حکومیشیان خسایەتە ناو ئەم پرۆژەیە بۆ دەعامکردنی بانقە حکومیەکان و بە شێوەیەکی ئوسوڵی ئەوەیان کردایە ئەو تێڕوانینە خراپەی لەسەر دروست نەبوو بەڵام لە درێژایی ماوەی ساڵی ڕابردووە ئەو دەستگرتن و تەمەسوکردنە بەم ئەژماری من و بەو فۆرمە نەگومانی دروست کرد ینی خەڵکێک پێی وابوو حکومت بۆ مهم و پێداگرێت بۆ پارێزگاری لە بانقی ئەهلیەکات خۆ ئەمە چیتیایە ینی ئەکرا میکانیزمەکە بگڕێ ئەکراوە بەڵام ئێستا دۆخەکەەوە قەرارەکەی محکەمەی اتحادی و ئابە فۆرمە کەوتوتەوە وە کۆمەڵی ڕێگری هەبوو بۆ پرسی موچە و پرسی موچەخۆران و خانەنشینە لە هەرێمی کوردستانە وردە خەریکە گرێکان ئەکرێتەوە ینی هەر لە مۆزوعی ڕادستکردنی داهاتی نانەوتی مانگی یەکەوە کە 52 تقریبا 52 ملیاریان نردووە 51 ملیار و 800 ملیۆنیان نردووە ئەمە یەکێکە لە هەنگاوەکان مۆزوع ئەوەی کە ئەو سیستەمی کە بڕیار وایە پەیڕەو کرێت بۆ مۆزوعی ئەو لیستەی کە ئەلکترۆنی و ئەیسا هەنگاوی بۆ نراوە سێ مۆزوعی ئەوە بڕیار وایە وەفدێکی وەزارەتی نەوتی عێراق لە هەرێمی کوردستانە ئەنی ئەمانە بەرەو ئەوە ڕۆوە ئەمەش تا ڕادەیەک هەندێک گرێکوێری کردوەوە من پێم وایە وەک برای بەڕێزم مامۆسا فەرمووی ئەم بابەتە تقریبا دڵی عێراقیشی ڕازی کرد و عێراقیش حەزی بەم وەزع هەیە کە ئاوا بۆم فۆرمە بڕوە و تا ڕادەیەکیش هەندێک حێزیشی لە ئیحرازبوون ڕزگار کردووە باشە مامۆستا بە بۆ چوونی بەڕێز ئەم بڕیارەی کەم ڕووداتەکەی فدرالی دەری کردووە لە بەرژەوەندی موچە خۆرانیان لە بەرژەوەندی حکوومەتی هەرێم و پارتی و هەژماری منە بە دەرەجی یەکەم لە بەرژەوەندی پارتی دیموکراتی کوردستانە دوو پاشانێکی نیشتمانی کوردستان پاشانیش ئەو هێزانی لە بەغدا کە پشت لەکێتیشە لە چڕوانگەیەک ینی داوای کەوتنی دەکرێت وتی لە هەڵبژارکە پرسیاری زۆر ساد و ساکە باشە محافظ لە منطقی نفوذیکێتی نیشتمانی کوردستان ناتوانێت مفاتحی باقی مرکزی کە بڵێتەوە بۆ بنێرە ئەتوانێت بە پێی قەرارەکەی پێشوو توانێت بیکە بە پێی پێشوو دەیان بۆچی نایکە لەبەرێکە وەزعی سیاسی دۆخێکی سیاسی هەیە بۆیە ناتوانێت پرسیارە بڕیارەکەی پێشوو ڕێگەی هەر محافظێک لە محافظەکانی هەرێم باسی محافظی سلێمانی ناکەم باش ئەتوانێت ڕاستەخۆ لەگەڵ بەغدا تەنسیقا بڵێ کاکە ئەوم ببنێرە بەڵام هەرێم لەبەرکە قوارەیەکی نیمچە سەر بەخۆیە قوارێکە قوانین و پەرلەمان و حکوومەتی خۆی هەیە ئەو شتە لە سیاسی و مەقبول نییە ئەجینە خۆکرا فتەیەک ئەوە بانگەکە پارێزگار شتێکی کردبوو ئەو بەهای قانون نەبوو جێگیری پارێزگاری سلێمانی خۆی ئەوە ئەبێ لە ڕێی سەرۆکی یەک شخصی یەکەمی وحدی پارێزگاری سلێمانی لە ڕێ ئەوە بکرێ و پاشانیش مۆزوعەکە زیاتر سیاسیە لەوەی کاوازی مۆزوعی قانونی بێ ئەم بابەتش ئەم بڕیارەش بوو جەنابی مامۆستا فەرمووی ئەم بڕیارە زیاتر بەعدێکی سیاسی تایە لە حەزەکەی هەمانی ڕازی کردووە یەکەم ئەو خلافی کە هەیە ئازادی پێیاون ینی کە تۆ بازاری توانی هەژماری من اختیارکەی هەر شتێکی اختیارکەی دوو وەزارەتی مالی هەرێمی حکوومەتی هەرێمی کوردستانیشی سەرپشت کردو لە مۆزوعەکە ویستە پشتی و کارە بکە کە ئەمە ڕۆڵەکە بۆ یاوە چۆن لە من دەخەلەدارە بۆ سوفیان فهو ئامین ئەوان دەخەلەدارە وەزارەتی المالیە فهو ئامین ئەو کۆ وایە ڕێک بکۆ وایە ڕازی کردو کە بە تۆ فعلا مادەم چوویت ئەوێ شتە ڕەزامەندی وشتی گیران نیە مامۆستا لەلایەک دەڵێ موچەخۆر سەرپشکە لایەکی دەڵێ بە هەمانگی وەزارەتی دارایی هەرێم و عێراق خلافگیران دروست ناوێ مامۆستا خۆرێک دەیەوێ بۆ نمونە لە بانکی حکومی بکە ڕاستەوخۆ موچەی بێتە ئەوە گەر سەرپشک بێ
دەیەوێت لە بانکی حکومی بکە ڕاستەوخۆ لە بەغدا و موچەکەی بێ بەڵام بە پێوی هەژماری من دەبێتە هەولێر وەزارەتی دارایی دوای بێتەوە بۆ هەژمارە بانکێک ئەخناو بە پێی اختیاری هاوڵاتیەکەی ئەو هاوڵاتیەکە بڵ مستهلیک کە ئامادەی تێدایە ئەو لە حساب بانکیانە بخۆی بکاتەوە کە هەژماری منی کردو تاوتی ڕەتە پێ وەزارەتی مالی حکوومەتی هەرێمی کوردستانەوە کاتێکیش کە تەوتینەکە دەکاتەوە TBI وەکو چۆن ئێستا پەرلەمانتارەکان ئەوانەی کە ڕبتن بە حکوومەتی عراقی فیدراڵەوە لە زمانی ئەوانش پەرلەمانەکان تارەکانی پارتی و یەکێتی و حیزبەکانی دیکە چۆن ئێستا بە تەوتین وەرگن ئەوانش بە تەوتین وەریەگرن بەڵام ئەو لە سەرەتاوە ئەو تێکەڵێ دروستە بەس دوای تەبیعی بێتەوە چکە هەر کەس لە منفەزی خۆی و پارەکەی خۆی باش ئێستا خەڵکێکەیە هەژماری منی کردووە بۆ نمونە پارەکەی لە بەغدا و دێتە وەزارەتی دارایی هەرێم دوای وەزارەتی دارایی هەرێم بۆی دەخاتە سەر حسابەکە ئەو ڕوونە بەس خەڵکێکەیە بۆ نمونە دەیەوێت لە بانکی حکومی بیکە ئایا ئەو کاتە ئەم بڕیارەگەی داوە ڕاستە و خۆ بەبێەوەی پارەکە بچێتەوە وەزارەتی دارایی هەرێم بۆی تەمویل بکرێت بەپی نظامی سیستەمە کە مامۆستا فەرمووی ئیشارەتێکی گرنگە کە ئالێتی دابشکردنی پارەکە لە هەژماری منە جیاوازیە لەگەڵ تەوتینە ئەو ناو ئۆرگانی تری تێکەوە وەسیتی تری تێکەوێ من پێم وایە دوو وەسیتی تێکەوێت تاگەر دەستی هەوڵاتی وەسیتیەکەمان وەزارەتی مالیە وەسیتی دووەمیان ئەو هەژمارەیە کە ئەچێتە ناوی وەزارەتی دارایی هەرێم کوردستان بڵێ لە بانکی حکومیش بی کە هەر دەبێتەوە هەروای لە بەسەری بەڵام دوو وەسیت بەس بەڵام لە تەوتینەکە تەنها یەک ئۆرگانی تێکە ئەو بانقی کە پارەکەی تێت ڕاستەخۆچی معاشی خۆت وەرەگری ئێستا ئەوانەی کە ڕبتن بەغاوە بەڵێ مۆزەفی بەغابوون یا پەرلەمانتار بوونەوەوانە ڕاستەخۆش لە TBI بانک پارەکەی خۆیان وەرەگرن ئەمولی خۆیان لێ دەرەکەن و لە کاتی خۆیان پارەکەی خۆیان وەرەگرن بەڵام بەبڕای من ئەوەی کە هەژماری من دەکاتەوە چێشێکی بۆ دروستە بێکەن یەکەم دووەکە معاشەکەی دووهەم نسبەتی لێبڕینەکەی احتیمالە زیاتر بێت لەوەی کە هەیە سێم لە هەر لەحزەیەکە حکوومەتی هەرێمی کوردستان وتی سوێلە نەما باوڵەتی چی لێوەزەریە ماڵی وێرانە بێ ئەمە لە نظامی TBI نیە لەوانە چکە حکوومەت پشتیوانی لێکە لێرە حکوومەتی هەرێمی کوردستان خۆی ئەسڵەن خۆی مستەفیدە لە مەوزوعەکە مستەفیدە لە ئەو بڕبارێکی نێرە یا بە مستەهلێک لێرە وا دەزانم ئەو کەسی کە ئەژماری من پڕ دەکات و ڕاستی اختیاریاوەتی ئێستا بەڕوونی بەوازی اختیاریاوەتێ بەڵام وا دەزانم خۆی بەدەستی خۆی دوو ئۆرگانیتر دەهێنێتە ناو حساب بانکەکەی خۆی بەوێ خۆی بەخۆی بزانێ بەڵام نایزانێ بە ئێستا بیزانێت ئەکەوێتە ناو مۆزەوە لە سەرەتاوە دەبێت ئەو حقەتە گەورەیە بزانێ کە وەکو جاران چۆن معاشیت دروستە لە کاتی خۆیان بەو تەنزیمی کە هەیە بەس کەوێتە ناو دوو ئۆرگانەکەی حکوومەتی هەرێمی کوردستان ئایا زمانی ئەوەی هەیە کە پارەکەی بەیانە ئەوە بە حکوومەتی هەرێمی کوردستان وەڵام باتەوە چۆن لە مۆلا زمانی کردو ئێستا لە مۆلا بێ زمانی بکە بەڵام تا ئێستا خۆ دەزانی زمانی نەکردو لە پرێکاوەتی حساباتی بانکی کۆمەڵک و کۆمپانیەکانی هەرێمی کوردستان لەبەر نەبوونی سیولەکە ئەوە درۆیەکی تاریخی وکەکرا حسابی زۆرێک لە کۆمپانیەکان ڕووخە و بەشی زۆر لە کۆمپانیەکان ئەسڵ ئیفلاسیان کە پارەیان لە بانک هەبوو هیچیان پارەیان نەما پارەکەش حکوومەت داگیری کرد لە ڕاستیە ئێستا کە ئەڵێ بڕۆ وەینێکی ئاەتێ چەکی شیادە چەکەی هیچ قیمەتیشی لە بازار تاوێتی بەڵندەکان حسابیان ڕۆژانی من ئەترسم هاوڵاتیشی لە هەرێمی کوردستان هەمان بە هەمان دەردوڕە و حکوومەتی هەرێمی کوردستان زەمانەتی یاسایی نییە بیوەستێنێ نە ڕقابەیەکی چاودێری دارایی فعال هەیە لە هەرێمی کوردستانە نە نظامی فتشی عامان ئێمە لە هەرێمی کوردستان نە پەرلەمانێکمان هەیە کە بتوانێت ئەو بۆ وەزیفەی هەستێ چه دەستگایەک هەیە کە سەر ڕقیبێکی ڕاستەقینە بێ بتوانێت بە حکوومەتی هەرێمی کوردستان بڵێ کاکە لە مخالفە ستۆپ کاکەجان بوەستە مخالفە مەکە کەس ناتوانێت بڵێ لە بەغدا وانێ لە بەغدا کۆمەڵێکش دەستگا هەن یەکتری ئەوەستێنن چونکە یەک حیزب حاکم نییە لەوێ پەرلەمان دەیان وەزیری هێناوەتە ناو پەرلەمانەوە دەیان مدیر عامی یاوە بە دادگاییکردن لە هەرێمی کوردستان ئەو شتانە نیە بۆیە من ئەزانم حکوومەتی هەرێمی کوردستان تەنها بەناخ خۆی خوا بەدڵی بوو ئیشەکە بەدڵیشی نەبوو ئیشەکە ناکە هاوڵاتیش تۆ ڕاکە بە تۆیە ئیتە قەناعەتت پێێتی لە سەرتاوە بڕیاری خۆت بە قەناعەتیش پێت نییە ئەو کاتە تۆ بەدایلی تری لە بەردەمایە ئەوش تەوتینە بڕ تەوتینەکە اختیارکە بۆ خۆت باشترە من خۆم تەوتین اختیارەکەم مۆزەف تەوتین اختیارەکەم باشە تەوتین هەڵدەبژێری بەڵام ئەو کاتە گرفتەکەوەی ڕاستە خۆ بۆ تەمیل دەکەن موچەخۆری هەرێم نا بەدە پێوین بوانە نیە تەوتین ڕاستەوڕەوا بوو بەغداوە بۆم دابەزێ ئەنا تارێم آخر ئەو کاری تێدایە ئەو بژاردەی تێدە ناقوربان قسەکە ڕاست قسەکەی من هەڵەیە با جەنابی مامۆستا ئەو معلومەی ڕاستکەوتە خۆ ئەم مۆزوعە کاڵی تەوتین یانی ڕاستەوخۆ بە نیشتیمانیکردنی ئەو موچەیە ڕاستەخۆ لە حکوومەتی مرکزیەوە بۆتە لە ئۆرگانە مادیەکەی مرکزیەوە بۆتە چۆن تۆ یان لەسەرەوە ئەگەر ئەو بژاردەیە کە داویە بە موچەخۆر کام بانک هەڵدەبژێری ئەو کاتە لە چوارچێوی چیدا دەبێت بژاردێ زای وەکو چی وایە چیتە مەطعەمێکە وەڵێ وەڵی هەموو شتێکمان هەیە بەسە توانی برنج و شلێ بخۆی بە نمونە تۆ هەموو شتێکی شێ و اختیارەکە و لە چەند شتێکی دیاریکراوە کە بانقی ئەهلی بێ ئەمە ینی مەوزوعەکە زۆرێک لە هینی تایە ئەو اختیارە ئیلزامیە لە حەسر دەکات دەڵێ ئابەم بانقە ئەهلیانەوە یەکێکیان هەڵبژێرە بەڵام دوو ئەوە وەکو بە مۆزوع اختیارەکەیە بەڵام ئەوەی کە ئەگە گریمان بن ئێستا ئەژماری منم نییە
ئەمەوێ یەکێ لەو بانقانە بێت کە بانقی حکومین باش ناتوانم لە قەرارەکەی محکمەی اتحادیە ئەوەی ئەمڕۆ کە دەریشی کردووە زۆر بەڕوونی ئەڵێ وفق الإجراءات متبعة في الحكومة الاتحادية إلى إجراءات متبعة لەوێوانە لەوێ کەی وایە تەوتین کەی بوو چەشنەیە يعني خۆ زۆر بەڕوونی وایە لە عێراق پارە ناچێتە وەزارەتی مالی عێراق وەزارەتی دارایی عێراق یەکسەر میکانیزمی تەوتینکردن و دابەشکردنەکەی زۆری فەرقە زۆر فەرقە لەوەی ئەم برادرانی کە ئێستا یانەوێ دابەشیکەن و وەریگرن دوو ئەوە گریمان پارەیەک لە بەغدادەوە دێت چکە خۆتەزانی مەوزوعی هەرێم و بەغداد ئەو زەمانەتە نییە کە هەم فەرمانبەری وەن خانەنشینی ڕاستەوخۆ سیستەمێکی موحد بێ ئەو پارەیە وەک چۆن فەرمانبەرێک لە وەزارەتی پلاندانە وەزارەتی تعلیم عالی لێەوە وەریگر بێتە سەر ئەوە نییە بە پشک دیاری کراوە گریمان ڕێژەیەکا بۆ هەرێمی کوردستان هەرێم دابەشی نەکرد ئەی بۆ مانگی دەی موچەخۆران حەڤە ڕۆژ موچەی نەهێشتەوە ئەی بۆ مانگی 11 چواردە ڕۆژ نەهێشتەوە ئەی باشە زەمان چییە پارەکە هاتوو نەچێتە سەر حسابی ئەژماری من زەمان چییە دوانزە هەر ڕۆیەوە هەر باسی مەکەم بێگوم ئەخر توانێت چییە خۆ لای خۆیەتی ئەو خاوەنێتی خاوەن بەمانەیە ئەوەی کە حکوومەتەوە چێتە سەر حسابی ئەژماری ئەوە ینی من مەبەستەکەم چییە با زۆر خەڵکێک بەهینا نەڕوە ئەسڵەکە مهمە سیستەمی دابەشکردن و زەمانەتەکە مهمە ئەژماری منە تەڵتین ینی عملی تەڵتینەکە چییە من بۆیە لە دەستپێکی قسەکان مەباستم کە ڕەشیزەی ئەساسی ئەم مۆزوعە شێوازی ڕاستەخۆ دابەشکردنەکەیە پارەکە چێتە ناو حسابەکە یاخودنا ئەم لە فودەوەرانە ئەگەر بڕیار وابێت بەپێی ئەمە بێت و ڕێکەوتنەوە ئەو ململانەی نێوان هەرێم و بەغدا بەردەوام بێ لە بەغدادەوە تەیفسامی خاتونمان پارە لە ئەوە ئەنێرێت و خسێ سەر حسابی وەزارەتی مالیە و ئیتر ئەویش دوایی دابەشێکات بەپێی ئەو سیستەمەی کە هەیە ئابەم جۆرە ئەبێ باشەوە گریما من حسابی ئەشماری منم هەیە لە بانقەکەم کاکە من حەز ناکەم لە بانقە هەلیانە بێ تەیفسامی داواشە کرده بوو کە هەژماری منشی پێ بدەن بەڵێ لە باوەکانی ڕابردووە باس کرا بەیاناتەکانم پێ دەکرێت ڕاستەوخۆ لە بەغداوە تەمویلی حسابەکانی هەژماری من هیچ مانع هەرێم نایکارێ بەس تەسلیمی ناکەوازی نەبوو ئەوان ئەڵێن چی ئەڵێن ئێمە ئەڵێن چی کاک حەشیم ئەڵێن ئێمە گەر ئەمە بکەین ئەم ئالەتی دابەشکردنە بینەوە بە بەغدا واتە هەڵوەشانەوەی حکوومەتە واتە نەمانی حکوومەتە واتە قەواری هەرێم هەڵەوەشێتەوە ڕیزیەکەن چکە مۆزوعی پارەوانێتیایە بەس طبيعية بەلایەنەوە دەسەڵاتەکانی هەرێم ڕۆژ بە ڕۆژ لاواز و بچووکترە بێت پێگەی هەرێم لاوازترە بێت ڕازی بوون بەوەی تاکو و خشتەی موازنەی عێراق پەسەندەکرێت لە پەرلەمانی عێراق سەلاحەتی سەرموچیان نییە سەلاحەتی پلەبەستکردنەوەیان نییە نقلیان ناتوانم بکەن ناتوان خەڵک لە شوێنی مۆزەف 35,000 ئەوە بۆ ناتوان دانن تا و کاتەی کە خشتەی موازنە لە پەرلەمانی عێراق و پەسەند دەکرێت هەموو کەس دیار نییە هەم خۆشیان پابند کردەوە بە قەراری ئەنجومەنی وەزیران و وەزارەتی مالی ئەمانە مانای لە قاڵبدان و هەڵوەشانەوە و بچووکردنەوە و لاوازبوون و پوکانەوەی حکوومەتی هەرێم نییە بەس ئالەتی دابەشکردنەکە یەکسەر بڤەیەوە حکوومەتی هەرێم و قەوارەی هەرێم و هەموو یەکەوێتە ژێر مەترسیەوە بۆیە بەڕێی من زۆر ڕوونە ئەم شینە شینی هەریسەکەیە ینی زۆر بە ڕوونی ئەیلێن شینی هەریسەکەیەوە بوو بە عقدەی سیاسیش بەڕاستی ینی بوو بە عقدەی ململانی سیاسی کاتمان کەماوە بەس بەڕێزت بوتت شتی سیاسی تێدایە بە ئەوەشمان بۆشتی بکەوە کاتمان هەیە کاتشم کەمەوە لایەکەڵی کات کەم و لایەکەڵی کاتمان هەیە خۆی مەوزوعەکە پەیوەندی بە چی وە سێمە لە سەروبەندی پێکەنانی کابینەی حکومەتاینەوەی شێتی پارتی لە گفتوگۆیان لە تەفاوزان کابینەی هەرێم بەڵێ بێگومان کابینی هەرێم ئایا گفتوگۆکانیان چۆن بووە ئەم مەوزوعی تیا بووە وەڵی من نازانم چکە قسەکانی یەکێتیە بێ زۆر بە ڕوونی پیشانی بن ئایا دوای ئەم بڕیاریم چکە سەر و کۆمار عیدی یەکێتیەوە زۆر ڕوونە ئەم داوایە تۆمار کراوە داوای تەوتینیان کردووە بەڵام لە ناوەڕۆکە تەوتین نییە شتێکی ترە ینی جێکردنەوەی من نووسینێکم هەیە ئەڵم جێکردنەوەی بانکەکانی ئەژماری منە جێکردنەوەی ینی ئەمە ئایا لە نەتیجە گفتوگۆ و ڕێکەوتنیان کردو بۆی ئەمە منفەزێکی بۆ دۆزنەوە وردە وردە ئەحداسەکان دەرەکەوێ بەوادری ئەوە دەرەکەوێت کە لە هەمووشی گرنگتر عێراقیش ئەم بارگرانی بە کۆڵەوە بووە لە ڕابردووە وەزارەتی مالیە بۆ ئەوە بووە ڕازی بوون بەوەی کە ئەم گرێکێورەیە بکەنەوە هەموو ئەمانە شتی سیاسی لە پشتەوەیە و ڕۆژانی داهاتووش ئەم قسانە ڕوونتر و زیاتر دەرەکەوێت لەسەرەوەی کە هەنگاوانەی بۆ تەشکیلکردنی حکوومەتی هەرێمی کوردستان و بۆ نزیکبوونەوەی لایەنەکان و خاڵی چکە سەرنجی حملەی انتخابی بێ حملەی کە خودی خوبات بافڵ تاڵبانی دیگۆ و هەژماری مەسرۆرە ڕیمەکەنەوە ئەبێت وردە وردە هەم لە خۆیان لە وتەبێژیان لە کەوادریان لە سەرکردایەتیان بزانین چۆن چۆنی مامەڵ لەگەڵم قەراری محکەمەی اتحادیەکەن ئایا بەمە پێیان وایەتر ئەوڵن قەراری محکەمەی اتحادیە و خۆ ئێمە پابندی بە قەراری محکەمەی اتحادی و ئێمەش لە هەموو کاتێکا وتومانە تەوتینەوە تا ئەوانی شەڵەن تەوتین
بە نووسین تەوتینە بەس لە ناوەڕۆکە منفەزی جێکردنەوەی بانقەکانی ئەژماری منە بەڵام تەمەناکی ئەم کێشانە کاک حەکیم بە هەر جۆرێکە یەک نقطە زۆر مهمە موچەخۆر و خانەنشینان 30 ڕۆژ جارێ مەعاش دوای ئەمجارە زمانەت لە هەمووی گرنگترە دوای زمانەتکرا بۆ 2025 دوای زمانەتکرا بۆ 2025 موچە بێ لە کاتی خۆی ئەوان داهاتی ناوتی تەسلیم کەن نەوتەکە تەسلیم کەن ئەو پرسیارێکی زۆر ئەلکترۆنی بێ ئەوان بڵین لەم ئاخیرا کە پێش هاتنی موچەی مانگی یەک بە ئاشکرا وتیانەوە لەگەڵ بەغدادا ڕێکەوتوین و زەمانەتی موچەی 12 مانگی ساڵی 25 مان کردووە هەرچەند لە ڕابردووە زیاد لە خۆناغێک وتوانە لەگەڵ بەغداد ڕێکەوتوین و دوای فترەیەک ڕێکەوتن نەبووە ینی هەڵوەشاوە و ئیشی پێ نەکراوە کە من پێم وایە ئەمە ڕێکەوتن نییە کاک حەکیم ئەمە ئەبێ هەردوو لایەن پابند بن بە ئەو ئەرکانەی کە لەسەریانە بەپێی قانونی ئیداری مالی قانونی موازنە بڕیارەکەی دادگای فیدراڵی هەرێکی و ئەرکی خۆی جێبەجێکە ڕێکەوتن شتی ناوێ بەڵام ئێستا تقریبان بەوادری ڕێکەوتن دەرکەوتووە لە بینی هەردوو لایەنە کە ڕێکەوتنەکە جێبەجێکردنی ئەرکە ینی بۆ نمونە تەوتین ئەرکە بە هەر فۆرمێ بێ بە ڕێکەوتنی هەردوو لایەن بێ تەسلیمکردنی داهاتی ناوخۆ ئەرکە کە ئێستا نزیکی 10 ڕۆژە بێ زیاترە 52 میلیارد هاتووە و عێراقیش بێدەنگە بۆ دیارە کە ڕێکەوتنێکە ئینا 52 میلیار و 80 میلیارەکەی ساڵی ڕابردوو کە بۆ 5 مانگ 80 میلیاریان ناردووە هەر بۆ حسابی خۆیان بێ سیکەمە چ جای بە حسابە ڕاستەقینەکە بێ کە لە 150 داهاتی ناوخۆی هەرێم بن بە ماگانە بن بە 395 میلیارد بە پێی میزانی مڕاجعەکانە بەڵام یەک گرفتەمێنێ حالی سێمیش تقریبا وردە مەوزوعی ئەم نەوتەیە کە بەرەو ئەوە ڕوات دەواازەیەک بۆ هەناردە بێنێتەوە یەک مەوزوع ئەمێنێ میزانی مڕاجعەیە بۆ خەرجی و داهاتە چۆنی حەلی ئەم بابەتە بکرێت چونکە ئێمە حکوومەت یاریمی کوردستان زیاد لە 10 ساڵ ئەو بۆ 12 ساڵە بێ باوەڕیان بەوە نیە قانونی موازنە دەرکەن تقریبا میزانی مڕاجعەشەوەیە تۆ داهاتت چەنە و خەرجی چەنە ئەمان کێشیان هەیە لەگەڵ ئەم نقطە کێشیان هەیە لەگەڵەوەی ئاشکرایکەن داهاتیان چەنە و خەرجیان چەنە لە ژوورە تاریکەکان بە مەزاج بە ئەم لاولا بڕیارەیەن داهاتی ئەم وڵاتە چۆنی سەرفکان فە لەبەرەوە بەس ئەم عرقلەیە تا ڕادەیەک ماوە کە وردە ئەوانی تر بەرەو چارەسەر ڕوا بەڵام میزانی مڕاجعات ئومێدەکەم نەبێتە گرفت مامۆستا کاتمان زۆر کەمە بەس هەندێک فەرمانبەر پرسیاریان کرد دەڵێ من تەوتینم دەوێت چارەسەر چییە یەکیان دەڵێ پێشتر ئەژماری منم پڕ کردێتەوە بە دوای دانەچووم وێستا چی بکەین وڵا قوربانەوەی ئەژماری پڕ کردەوە و تەلاق وایە تازە تەلاقی خواردەوە بە مەلابووی چاکاتەوە حسابی ڕۆشتەوە ئەمە ینی تۆ حسابك چەندین مۆزە پرسیاری لەمە کرد من خۆم ناڵم بە تۆ بیکە یامەیکە بەس من خۆم مۆزەفم نایکەم ئێستش دەخۆ دەبێت تا بکرێت تاوتینەکە کێشەیەک هەیە لە ڕاستە حساباتی بانقی مۆسەلەی پارە بانک ئەسەیەکی لە ئەسەرەکی ئەساسیەکەی ماق سیقەی بینی هاوڵاتی مستەلی لەگەڵ و بانکەیە تۆ سیقەر و بانکەنەوە ئیتر تعامل لەگەڵ ناکەی و بانکش دەبێت خۆی ئیسپاتکە حکومەت یاریمی کوردستان و بانکی لاتەوە کە خەڵک سیقەی بێنەوە متمانەی بە حکومەت نییە من پێم وایە متمانەی بەشێکی زۆر لە خەڵک بەتایبەتی و کە خەڵکی ئێمە ناڕازی کێمە دەبینین متمانەی بە ئەدای حکومەتەکەی خۆی نەماوە کە بەداخەوە ئەو حکومەت ئەو خەتایی دروست کردووە لە ڕاستیەکە مەفروض نێوە بێ تۆ حکومەتی خۆتە مەفروض وایە و باوک و کومام تەسەڕوف لەگەڵ هاوڵاتی خۆیان بکە بەڵام وانە لەبەر ئەو گەڕانەوەی ئەو متمانەیە کاتی زۆری ئەوێ و احتیمالی زۆری ئەوێ دەبێت حکومەت پارێکی زۆر هەڵبژێنێتەوە سەرجیفانی ئەو کەسانی کە پارەکەی لێسەردون بۆی کام احتیمال بگەڕێتەوە و هاوڵاتی تا ئێستاکە و متمانەی نیە و ئەوەش پڕی کردو بەشی هێرە زۆری لە ژێرباری زەختا کردوتی معلومە هەندێک زەختی لێکراوە و کاری کردووە بەڵام ئەگەر پێی وابێ ئیلغای کاتەوە ئاسانێ بە بڕای من ناتوانێت ئەو بژاردەیە هیچ ئەوەی کتیانێت تەوتینەکە ڕاستە خۆ لە بەغداوە بکرێت ئەو بژاردەی تەوتینەکە چۆن کە لەگەڵ بانکی تیبی مامەڵەت کرد تۆ داخلی تەوتینەکە بووی ینی تەوتینەکە خۆی ئیجاءاتی خۆی لە ناو هەژماری منە ینی هەدەوێت وەزارەتی دارایی تیبی نەخێر لە هەژماری منە نییە سەگری بەسێکیان کردووە ئەکرێەوە بەداتوە بەڵام تا ئەم لەحزەتی هەیە چونکە بانکێکی حکومیەکە بانکێکی حکومی معتەبەر و حکومەتی عراقی فیدراڵ پشتیوانیەکە یعنی لەبەرەوە بە بڕای من هیچ خطورێک لەسەر ئەو مۆزوعانی تا ئەم لەحزەیە کە مەقسە لەگەڵ جەناب تاکەم خطورەی نییە نە لە دواکەوتن نە لە نسبەتی معاش نە لە نسبەتی ئەو برینەی کە هەیە لە وەکو عموری لە حساباتی هاوڵاتی کە لێبڕ باش بەس کاتی خۆی مامۆستا ئێوە بە فەرمی داواتان نەکرد ڕاستەو خۆ بێت ینی ئێستا و پێچەوانەوە نییە داواکە ئێمە پەیوەندی بەوە هەیە کە بە فعلی ئێمە ڕاستەوخۆ هاوڵاتی موچەی پێ بدرێ باسی تەوتین عملیەک وشەی تەوتین مفردەیەکە نە ئێمە دامانێناوە نە برایانی ستاندارد ئەمە مفردەیەکە وەزارەتی مالی فڕێەوەتە ناو قەرارەکەی بەکەوە داواتان نەکرد ڕاستەو خۆ بێ داوای ئەومان کردو بەڵام داوای ئەومان نەکردو کە بوش عملی تەوتین چونکە عملی تەوتین مفردەیەک ئێمە ئاشنا نەبووین پێی بەڕاستی پێی ئاشنا نەبووین ئەو عملیە لە قەرارەکەی محکەمەیەتر بوو مفردە و خەڵک ناسی پێشتر خەڵک نەیناسیبوو ئێمە ناکرد ئیدعای شتێ بکەین کە نەمانوتوە باشە 2025
هەموو هەژماری بانکی دروست بکرێ هەر لە چوارچێوی چیدا دەبێت ینی هەر دەبێ هەژماری من و اختیاری تریشێ ئەو بریاری ئەخیر ئەمریکا ئیسە دەرچەوەی بەرزتر و کۆمار ئەمە اختیاریاوەتە دەست هاوڵاتی کە خۆی کامان اختیارەکە ئەکرێ لێت و هەژماری من سیقەت بە حکوومەتی هەرێمی کوردستان هەیە فەرموو بڕۆ هەژماری من پڕکەرەوە سیقەش بە ئەوە نییە بڕ تۆتین پڕکە تا تۆتینش تعلیماتی خۆی لەگەڵ خۆیەت و تعلیمات و فۆرمەکانی دیارەکە چۆن پرێکی سپاسەکەین ماوەستا بەکر حەماسدەی کاک چۆمان سپاس سپاس بۆ سپاس بۆ ئەمەدەبوونتان سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس باوکارن خواتان لەگەڵ